چیرۆکی جەمیل لە بەردەمی هارونە ڕەشیددا. شەهرەزاد وتی ئەی شەهرە یارشا توانای ئازا ئەجێڕنەو خەلیفە هارونە ڕەشید شەوێکیان خەوی ئەزڕێ دێتوە ڕوا بە ژوورێدا ئەگەڕێ. مەسرور بانکە پرسێ لە دیوەخان ئابزانە شاعران چیان لێرەیە بۆم بانکە. مەسرور ڕۆیشت دوای کەمێک گەڕایوتی پاشام جەمیلی کوڕی موعەممەری عوزری لێیە. ئەمجا چوومە ژوورە و ئەویش بە دوامدا سڵاوی کرد و خەلیفە وەڵامی دایە و پێیوت دابنیشە کە دانیژوتی بەسەر هاتێکمان بۆ بجێڕەوە. جەمیل وتی لەوانەی بیستومن و بیرم ماون یان ئەوانەی کە بەسەر خۆم هاتون. خەلیفە وتی لەوانەی بەسەر خۆت هاتون. ئەمجا خەلیفە پشتێکی خستە ژێر هەردوو ئەژنۆی کە بە تاوی زێر چنرا بوو چەندین گۆی مرواری تێ هەڵکێشرا بوو. ئەمجا پاڵی دایەوتی فەرموو جەمیل وتی میری موسڵمانان کاتی خۆی کچێکم لە عەرەبە دەشتێکێک هێنا دەوار نشین بوو. ماوەیەک پێکەوە بووین. دواتر لە وەڕگەکەی دەوروبەریان وشک بوو ئەوانیش باریان پێچایە و کچەی خۆیان بردەوە. ماوەیەکی باش بێژن بووم. ئێدی ژنەکەم زۆر خۆشەویست بیرم کردەوە بە باشم زانی منیش شوێنی بکەوم. منیش بەرگم کردە بەر ئەمامەم کردە سەر وشترم دایە بەر. ماوەیەکی زۆر بەڕێوە بووم شاخ و دۆڵم بڕی. شەوێکی تاریکی ئەنگوستە چاو گوێم لە نەڕەی شێر بوو لە لورەی گورگ بوو خشەی مار و دوو پشکم بیست. زۆر ترسام ئەو شەوە بۆیە هەمیشە پەنام بۆ خوای تاک و تەنیا ئەبرد. بەدەم ڕێوە هێندە ماندوو بووم خەوم لێکەوت بوو وشترەش ببێ هیچ کارێک بە ئاوەزوی خۆی ملی ڕێگایەکی گرت بوو ئەو ڕێگای من نەبوو. نازانم چەندێک بوو خەوم لێکەوت بوو هێندەم زانی شت بەرسرم کەوت کە هەستام ئەڕوانم لقی دار و درەختە هەموو دەوروبەرم ڕەز و باخە کانیا و ڕووبار و دۆڵ و شاخە بولبول و کەناری ئەخوێنێ لقی گوڵەباخان شەماڵ ئەی لەرزێنێ. لەسەر کۆڵی وشترەکەم هاتمە خوار ڕەشمەکەیم بە دواخۆمدا ڕاکێشا. ماوەیەکی زۆر ڕۆشتم تاکو لەو ڕەز و دار و درەختە دەرچووم. ئەمجا سوار بوومەوە کەوتمە ڕێ بێوەی بزانم ڕووەکەمە کوێ. هەر ڕۆیشتم تاکو ڕوانیم چەند وشترە وەستاوە ئاڵا چقاوە هەندێ ئەسب وەستاوە. لە دڵی خۆم داوتم هەبێ و نەبێ ئێرە شتێکی گرنگی تیان ڕووداوە. لەم چۆڵەوانەدا هیچی تر نابێنم. بەرەو دەوارێک چووم وتم ئەسسەلام عەلەیکوم ئەی دانیشتوان. مناڵێکی 19 ساڵان لە دەوارەکە هاتە دەرەوە هەر ئەدود مانگی چواردەیە کە زۆر ئازادیار بوو وەڵامی دامەوە. وتی عەلەیکم السەلام برای عەرەب لەوە چێ ڕێگادون کردبێ. وتم قسەکەی تۆیە ڕەحمەتی خواد لێبێ بم خەرە سەر ڕێی ڕاست. ئەویژوتی ئەم دێی ئێمە 7 ڕێیە ئەم شەویش تاریک و ئەنگوستە چاوە زۆریش هەوا ساردە ترسی دڕندەی ڕێگەیشم لێت هەیە. لای ئێمە ئەم شەو لا بدە و بحەوێەوە سبەینێ ڕێگەت پیشانەدەم. منیش دابەزیم و کەمێ خۆم ڕوود کردەوە ڕۆیشتم وشترەکەم بەستەوە. لاوەکەش چوو مەڕێکی ناو سەری بڕی. ئەمجا ئاگری بۆ کردەوە و مەڕەکەی گورو چەند پارچەیە گۆشتی لێ کردەوە و خوێی پێوە کرد و دەستی کردە برژاندنی وردە وردە بەشی ئەدام و بەیەکەوە تێرمان خوارد. ئەو لاوە جاروبار هەناسێکی قوڵی هەڵەکێشا جاروبارە ژەگریا. ئەم شێعرەی ئەوتەوە ڕوحێک ماوەک پوو خامۆشە چاوان بە گریان سوورە و بە ئێشە. شوێنێک نەماوە لە جەستەی ماندووم ساغ و تەندروست هەمووی نەخۆشە. فرمێسکی چاوان هەر چەندە ئاوە هەر ئەڵەی پشکۆی ژێر خۆڵەمێشە. قڕ بەسەر ئەوەی کە دوژمنەکەی هەستی پێەکا و بۆی بەپەرۆشە. شەهرەزاد هەستی کرد شەودرەنگ بوو بێدەنگ بوو. شەهرەزاد وتی جەمیل ڕووی کردە خەلیفە هارونە ڕەشید وتی گەورم
منیش تێگەشتم کە ئەم لاوە عاشقە بەخۆمت پرسیاری لێ بکەم باشە یان نا. ئەمجا بەخۆمت چۆن ئەبێ دەم ببەم بۆ تایبەتمەندیەکانی لانی کەم من میوانی ئەوم کە هەردووکمان تێر بووین چوە ناو دەوارەکە و تەشتێک و مەسینەیەک و دەستە سڕێکی ئاوریش مێنا کە دامێنەکانی نەخشی زێڕین بوو. حەوجۆشێک ئاوی مسکی تێدا بوو. دوای دەست و دەم و چاوشتن نزیکەی ساعتە گفت و گۆمان کرد. دواتر هەستاین و سفرە و خواردنمان کۆ کردە و چوینە ناو دەوارەکەوە تاکو بنوێین. ئەڕوانم پەردەیەکی زۆر نایەبی لە نێوان هەردوو جێگەی نووسنەکەدا جێڕاوە. دڵ تێر نابێ لە تەماشای. کە هەڵمدایە و چوومە سەر جێگەکەمە ڕوانم دۆشک و پشتێک ڕاخراوە هەر حەزەکەی تەماشای قوماشەکەی بکەی. منیش جلوبەرگەکانی بەرم داکەند و لێی نووستم. لە ژیانم داخەوی وا خۆشم نەکردبوو. لەسەر جێگەکەم هەندێک بیرم لە کێشەی ئەم لاوەش کردەوە. نیوەشە و گوێم لە ورتەورت و گفتوگۆ بوو. سوچێکی پەردەکەم هەڵدایە و بەخۆمت خوایە گیان لە ئێوارەوە لە لای ئەم گەنجەم هەر خۆی بوو. ئێستا ئەم ورتەورتە چییە؟ کە سەیرم کرد لەگەڵ کچێکی زۆر جوان و ناسکدا گفتوگۆکە. منیش بێدەنگ سەری خۆم داپۆشی و لێی نووستم. ڕۆژی دواتر کە خۆر هەڵات نانمان خوارد. بەلاوەکەم وت زۆر سوپاس دەکەم ئەگەر ڕێگەکەم پیشان بدەیت ماڵت ئاوا بێ بەڕاستی ماندووم کردی. سەیرێکی کردموتی برای عەرەب ڕێوڕەسمی ئێمە وایە ئەبێت میوان 3 ڕۆژ خزمەت بکەین و لامان بمێنێتەوە. منیش چار ناچار 3 ڕۆژ مامەوە. شەهرەزاد هەستی کرد شەودرەنگ بوو بێدەنگ بوو. شەوی 690 شەهرەزاد وتی پاشا گیان کاتێک کاتی جێڕانەوەی چیرۆکەکەت هات جەمیلی شاعروتی ڕۆژی چوارەم پێشەوەی بڕۆم کە لە لاوەکەم پرسی وتی من فلانی کوڕی فلانم فلان کەسیش مامەمە لە تیرەی بەنی عوزرەم. ئەمجا پرسیم باشە ئامۆزە بۆچی ئەو دایک و باوکە ناسراوە و مامە بەناو بانگت جێهێشتووە و خۆت لەو سامان و نیعمەتانە بێبەش کردووە لەم چۆڵەوانێدا هەڵت داوە؟ ئەی هارونە ڕەشیدی بەڕێز کە ئەم پرسیارەی بیست دەستی کردە گریان. ئەمجا وتی ئامۆزە کچە ئامۆزای خۆم خۆشبیست ناردمە خوازبێنی بەڵام باوکی دەستی نا بەڕوومەوە و دای بە یەکێکی دی لە تیرەی بەنی عوزرە. ئەویش ئامۆزای برد و ڕۆیشتەوە ناو کۆمەڵە دەوارەکەی خۆیان. دوای ماوە کچە ئامۆزا دوور کەوتەوە. منیش تاسم کرد پرزە بڕاو بووم چارەم نەما لە داغدا سەری لوتی خۆم ڕۆژ کرد و ئەم چۆڵ و بیابانم گرتە بەر. ئەوە ماوەیە کە لێرە هەڵمداوە لەگەڵ تەنیایی ڕاهاتوم. منیش پرسی ماڵی کچە ئامۆزاد لەکوێیە؟ وتی لوتکەی ئەو چیایە ئەبینیت؟ وتم بەڵێ. وتی نزیک ئەو لوتکەیە ماڵەکەیانە. منیش خۆم داوەتە دەست خوای گەورە هەر خۆی کارسازە. منیش وتم پیلانێکت بۆ دابنێم جێبەجێیەکەی بە تایبەتی سوودی خۆتی تێدایە. لاوە 19 ساڵەکەوتی پێم بڵێ ئامۆزا. وتم ئەم شەو کە ئەو کچە هاتەوە سواری ئەسپەکەت ببە منیش سواری وشترێگە بم ناهێڵم ڕۆژ بێتەوە ئەم بیابان و چۆڵەوانی ئەبرین زەوی خواپان و پۆڕە بۆ خۆتان تێیدا بژین. منیش بەسەر و ماڵم و بە شمشێرەکەم پشگیریتانەکەم. لاوەکەوتی ئامۆزا پێویستە ڕاوێژ بە دەستگیرانەکەم بکەم چونکە زۆر زیرە کووریایە. چاوەڕێمان کرد تاکو و تاریک داهات. ژنەکە دواکەوت لە هاتنی بۆ لای دەستگیرانەکەی. لاوەکەم بینی ڕووی کردە ئاسمان و هاتە دەرەوە هەروەکو بۆنی دەستگیرانەکەی بکە ئەم شیعرەی بەدەمدا هات. هەیشنەی شەماڵ هەیشنەی شەماڵ لە لای یارەوە نەتهێنا هەواڵ بە جۆرێ ڕەنگی ئەوت گرتووە ئەبێ بزانی کەی دێتە ڕەشماڵ. ئەمجا چووە ناو دەوارەکە و نزیکەی ساعتێک ئەو لاوە گریا بە منیوت ئامۆزە ئەو کچە ئامۆزەیان لە ڕێگا شتێکی لێ هاتووە ئەگینا دواناکەوێ. ئەمجا بە منیوت تەوە لێرە دانیشە تاک و ئەڕۆم هەواڵەکەت بۆ دێنمەوە
شمشێر و قەڵغانی هەڵگرت و سوار بوو. نزیکەی کاتژمێرێک گون بوو کە گەڕایەوە شتێک بەدەستیەوە لە بەردەمیدا بوو کە گەیشت بانگی کردم. منیش کە چوون بەدەمیەوە پرسی ئازانیت هەواڵ چییە؟ منیش وتم نەبەخوا نازانم. ئەم جاوتی کە بەرەو ئێرە هاتووە لەو چۆڵەوانێدا شێرێکی لێ پەیدا بووە پەلاماری داوە خواردوێتی ئێستاش ئەمەی ماوەتەوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو. شەهرەزاد وتی کە بۆخچەکەی کردەوە دوای ئەوەی دابەزی ڕوانیم خوێنایی و چەند پارچە ئێسقانێکی تایە. کەوانەکەی فرێدا و زۆر بە کوڵ گریا. هێندە تووڕە بوو ئەی ناڵان ئەمجا بەمنی وت ئێرە بەجێمە هێڵا تاکو پشت بەخوا گەڕێمەوە. دوای ساعتێک گەڕایەوە کە لەسەری شێرێکی هێنایەوە و دابەزی و دیسان دەستی کردەوە بە گریان بەم شێوەیە خۆی لاوانەوە. دڕندەی چێوی هەی شێری بۆغرا تۆیش ئەم پەژارەت کردم بەسەرا. خۆم هەر تەرە بووم تۆیش تاکت خستم. ئەم ئاواتەم بوو کردت بە گۆڕا. ئەم جا بەدەم گریانەوە پێیوتم ئامۆزە تو حەقی ئەو خۆشەویستیەی نێوانمان تو حەقی ئەو نان و نمەکەی پێکەوە خواردمان وەسیەت بێ هەر کات و ساتێ دێت بەم کوژن. جا وەسیەت بێ لاشەکەم بهێنەوە ئەم شوێنە و لەگەڵ ئەم هەندە ئێسقانەدا لێک فندا بمان پێچنەوە لێ گۆڕدا ڕامان بکێشە. ئەم شعرەش لەسەر چێلی گۆڕەکەمان بنووسە. تا لای ئێوە بووین زۆر خۆش بوو ژیان پابەندی کردین ماڵ و نیشتیمان. شەقی زەمانە جۆرێک دای بڕین بۆ هەردوو گۆڕێک بۆ تەدیوەخان. دیسان دەستی کردەوە بە گریان. نزیکەی سعاتێک لە ناو دەوارەکەیدا مایەوە و منیش لە دەرەوە بۆیە گریام. ئەم جەهاتە دەرەوە خۆی دا بەسەر بەرگ و ئێسقانەکاندا هەن ئاسێکی قوڵ یەڵکێشا لەوێدا مرد. منیش دوای گریانێکی زۆر لەو چۆڵەوانیەدا وەسیەتەکەیم بەجێهێنا. هەردووکیانم پشت و کفنم بۆ هەڵدورین و یەک گۆڕم بۆ هەڵکەندن و هەردووکیانم تێکرد و سەری گۆڕەکەم داپۆشیەوە. 3 ڕۆژ لای گۆڕەکە مامەوە. ئەم جا گەڕامەوە تاکو 2 ساڵیش جاروبار ئەهاتمە سەر گۆڕەکان. ئەمە بوو ئەو بەسەرهاتەی کە بەسەر خۆم هات ئەی میری مسلمانان. خەلیفە هارونە ڕەشید بانگی دەرگاوانی کرد و خەڵاتێکی باشی جەمیلی شاعیری کرد. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو.